سڵاو بینەرانی عزیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵا بە بەرنامەیەکی تایبەت لە خزمەتیەوەی ئازیزم بە بۆنەی ڕۆژی جیهانی هاوپشتی چینی کرێکار. بەم بۆنەیەوە یان ئەم بۆنەیە دەتوانم بڵێم لە وەختێکدایە کە چینی کرێکار بە تایبەتی لە ئێران لە ژێر چەندین فشاری جۆرا و جۆردایە. فشاری قەیرانی ئابووری درێژخایەن، نەبوونی یاسایشی سیاسی و کاریگەری ڕووداوە سەربازیەکان کە لە ماوەی ڕابردوودا تونتر بوونەتەوە. لەم چوارچێوەیەدا کرێکاران بە شێوەیەکی ڕاستە و خۆب بەرکەوتەی قورسایی ئەم گۆڕانکاریانە بوون. ئەوەش لە ڕووی ناپایداری لە بازاڕی کار و کەمبوونی توانای دابینکردنی پێداویستیە سەرەکیەکان بەدی دەکرێت. لە هەمان کاتدا ئەم بارودۆخە کاریگەریەکی قوڵی لەسەر شێوازی خۆڕێکخستن و خەباتی کرێکاران هەبووە. لە ئاسی گشتی تردا ئەم ڕووداوانە پرسیارە گەورەکان دەربارەی ئاڕستەی گۆڕانکاری لە کۆمەلگادا دەخەنە پێش. تێگەیشتن لەم بارودۆخە و دیاریکردنی ئاراستەیەکی کاریگەر بۆ چینی کرێکار یەکێک لە گرنگترین بابەتەکانی ئێستاە، بە تایبەتی لە کاتێکدا کە هەموو گۆڕانکاریەکان بە شێوەیەکی خێرا ڕوودەدەن و کاریگەریەکەیان لەسەر داهاتووی کۆمەلگاش ڕوون نییە. بۆ ڕوونکردنەوەی زیاتر لەم بابەتانە میوانداری هاوڕێ ئەدیب وەتەندۆز ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵا دەکەین کە تا دیدگایەک و هەڵسەنگاندنێکی خۆی لەسەر ئەم قسە باسانەی کە کردمان بخاتە ڕوو و چەند پرسیارێکمان هەیە ئاڕاستەی بەڕێزیان دەکەم. ئێستاش دەچمە لای هاوڕێ ئەدیب. هاوڕێ ئەدیب، زۆر سپاس بۆ بەشداربوون لەم بەرنامەیە. زۆر سپاس بۆ ئێوە و پێشکی سڵاو و ڕێزم هەیە بۆ بینەران و بیسەرانی تێڤێ کۆمەڵ تێڤێ و هەروەها سپاسی ئێوە دەکەم بۆ ئەم فرسەتە کە بە منتان داوە گەر ڕێگام بدەی لە بەر لەگەشت هەروەک ئەزانی بە پیری ئەوەڵی مانگی مەیەوە چین بەیانی ئەوەڵی مانگی مەیە من لێرەوە پیرۆزبایی یەکەم لە سەرجەم کرێکاران و کرێکارانی ئێران سەرجەم لە خەڵکی کوردستان لە کرێکاران لە کوردستانە و هیوادارم کە ئەوەڵی مانگی مێ بێ بە ڕۆژێک کە کرێکاران لە سەرجەم کۆمەلگای ئێرانە و هەروەها لە کوردستانە لە کەناری یەکاوە بە هەر جۆرێک کە خۆیان پێیان باش بێت دیسان بە هەر جۆرێک ئەو هێز و توانای خۆیان بۆ نیشاندانی قودرەتی چینایەتی خۆیان بە کۆمەلگای ئێران نیشان بدەن. بەڵێ، تۆ سپاس. هاوڕێ ئەدیب، ئەگەر بەگشتی چاوێک لە بارودۆخی ئێران بکەین، دۆخی چینی کرێکاران لە ئێراندا بە تایبەت ژیان و گوزەرانیان لە چه بارودۆخێکدا بە بۆنەی قەیرانی ئابووری کە شەڕێکی بەردەوام لە منتیقەکە و بە تایبەتیش ناو ئێرانی گرتوتەوە، بارودۆخی ژیانی کرێکاران چۆنەوە؟ ئەگەر بە جۆرێکی تە بپرسمایە ئەم وەزعەتە کە ڕوویداوە چ کاریگەریەکی لەسەر خۆڕێخستن و یەک ڕێزی چینی کرێکاران داناوە لە ئێراندا؟ ئەتوانم بڵێم کە چینی کرێکاری ئێران لە سەختترین شەهلومەرجی ژیان و خەواتی خۆیان بەسەر دەبات. ئەگەر لە پێش ئەم شەڕانە کە ئێوە ئیشارەتان ئاماژەتان پێ کرد شەرایەت و هەلومەرجی خەبات و ژیانی چینی کرێکار لە ئێرانە گەلێک سەخت و دژوار بوو، فەقیری و گرانی و بێکاری و تەوەڕمی زیادە لە حەد، حەق دەستی زۆر کەمتر لە ژێر هێڵی هەژاری، نەبوونی ئەمنیەتی شۆڵی، نەبوونی ئەمنیەتی شوێنی کار، نەبوونی بیمە وە گەلێک تر لە دژواری گەل و سەختی گەل ژیان و کاری چینی کرێکار ئێمە لەگەڵی ئاشنا بووین و ئەزانین و ئەوە ڕاستیەکی حاشا هەڵ نەگر بوو لە شەرایەت و هەلومەرجی چینی کرێکار لە ئێرانە پێش ئەم ڕووداوانەی و پێش ئەم شەڕانە کە عیبارەت بێ لە شەڕی 12 ڕۆژە و هەروە شەڕی ئەو 40 ڕۆژەی ئەخیر.
دجا هەروەک ئێوەش ئاماژەتان پێکرد بێگومان ئەو هەلومەرجە دژوارە کە بەربینی بە خەڵکی کرێکار و زەحمەتکێش لە سەراسەری ئێران گرت و بە تایبەت خەڵکی کرێکار لە ئێرانە بەو حاڵەوە ئین شەڕیش هاتەباری دژواریەکانی شەڕ و ئەمە بۆیە ئەگەر وتم لە ئەوڵ قسەکانەوە کە چینی کرێکار لە دژوارترین و سەختترین هەلومەرجی ژیان و مواخەباتی خۆیدا بەسەر دەبات شتێکی واقعی وتبێت بێ بەنسبەت ینی هەر ئێمە شاهدی ئەو بووین لە جەریانی شەڕەکە زۆرێک لە شوێنی کرێکاریەکان شوێنی بەرهەمهێنان لە جەریانی ئەو شەڕە بۆمباردمان کراو بە درۆن و بە موشک و بە ئەرزت بکەم بە تەیارە و زۆرێک لە بەراوردەکان وانیشان دەدات کە ژمارەیەکی زۆر لە کرێکاران هەر لە شوێنی کارەکانیان گیانیان لەدەستە ئەگەر پێشتر لە شوێنی نائەمنی کار دائم کارێگەران لە بەڕەوڕووی مەرگونەمان دەبوونەوە بە بۆنەی نائەمنبوونی شوێنی کارەوە و ئەوە شتێکی لە واقعا جۆرێک لە مەرگی خامۆش بوو لە واقعا بەبوونی شەڕ و هاتنارای شەڕەوە ئێمە دیتمان و شاهیدی بووین کە بە بۆنەی ئەو بۆمبارانگەلەوە کرێکاران ئەبوون بە قوربانی لە جەریانی شەڕەکەشدا ئەوە جیا لە تەڵەفاتی ئینسانی بێژگەلەوە شەڕەکە تەڵەفاتی زۆر تریشی بەشۆنەوە بوو و موسیبەتگەل تریشی بەشۆنەوە بوو لەوانە بێکارکردنی زۆری کرێکاران کە بەراوردەکان وان نیشان دەدات کە نزیک بە 2 ملیۆن کرێکار لەسەر کار نەماون ینی 2 ملیۆن شغل لەدەست چووە ئێوە سەیری بکەن 2 ملیۆن شغل لەدەست چووە ینی 2 ملیۆن خانەوادای کاریگەری بە حساب بێنن ینی ژمارەیەکی زۆر بە بێکاران لە ئێرانە لە چینی کرێکاری ئیزافە بووەوە ئەمە هەلومەرجێکی ئەو گۆشەیەک لەو هەلومەرجە سەخت و دشوارەسە ئیتر گرانی و تەوەڕم و ئەوانە سەرباقی ئەوانە شاتوتە سەری پێش شەڕەکە لە هیچتا ئەم شەڕانە نە 12 ڕۆژە نە ئەم شەڕی ئەخیر دەستی پێکرد بوو ئێمە ئەم شاهدی هاتنە پێشی خەبات و مبارزاتی چینی کرێکار بووین لە سەراسەری ئێرانە بەڵام مسلمەن ئەو شەڕە وای کرد کە ئەوە بکەوێتە پەراوێزەوە و خەبات و مبارزەی کاریگەران بۆ بەدەستێنانی مافە سەرەتاییەکانی خۆیان مافە سنفی و ڕەواکانی خۆیان ئەوانە کەفتە پەراوێزەوە ئەوە ئێمە شاهید بووین کە لە جەریانی ئەو شەڕە نەی دەتوانی چینی کرێکار پێش هەموو شتێک هیچ تەڵەفاتی ئینسانی بوو لە جەریان شەڕەکە ناتوانێت کە بە ئێستا بۆ خواستە سنفیەکانی خۆی بێتە مەیدانەوە و کەوابێ ئێمە ئەوەش یەکێکتر لەو موسیبەتانەیە کە هەروەک لە ئێشارەیەتان پێکرد لە پرسیارەکەتانە لەواقع ڕێک خستن و خەباتی کرێکارانشی خستە پراوێزەوە هەوڕێ دیب بە بینینی ئەوە زەتەی کە ئێستا ڕوویداوە و شەڕ و ئاڵۆزیانە لە قسە و باس و بۆ چوونە سیاسیەکانە زۆر جار باس لە گۆڕانی ڕژێمەکرێ لە دیدی بەڕێزت گۆڕانکاری لە ڕژێمە ئەبێت چۆن بێتە پێشەوە چۆن دەکرێت یان بۆشی ئەبیسرێت لایەن یان هەندێک کەس و ئەوانەی کە قسە باس و شیکنەوە بۆم ڕووداوە ناکەن پشت ئەبەسن بە هێزی دەرەکی واتە هێزەکانی وەکو ئیسرائیل و ئەمریکا و ئەمانە کە لە ڕێی هەژمۆنی سەربازی ئەوانەوە مەسەلەن ڕژێم گۆڕانکاریەکی بەسەریا بۆچی مەسەرن وا هەست ئەکرێکە ئەوان بڕوایان بە هێزی جەماوەری خەڵک نەماوە بە تایبەتی ئەم قسەیە لایەنە چەبەکان زیاتر ئەگرێتەوە بەڵێ ئێوە باس لە گۆڕانکاریەکەن لە سێسینی حکوومەتیە یا لە کۆمەلگای ئێرانە با بڵێ بزانین ئەو گۆڕانکاریە چۆنە بێگومان لە جەریانی شەڕ و
هێرشی وڵاتانی دەرەوە بۆ سەر کۆمەلگای ئێران بۆ سەر ئێران بۆ سەر جمهوری ئیسلامی ئەوە تەوەهمە ئەگەر پێمان وابێ وایە کە بێسڵا لە ئەسەر ئەو شەڕەوە ئازادی و بەختەوەری بۆ کۆمەلگای ئێران دێنن. هەر کامیان لەو وڵاتانە ئەمریکا و ئیسرائیل کە هێرشیان کردە سەر جمهوری ئیسلامی و هێرشیان کردە سەر ئێران ئەو سێلایەنە کە لەم شەڕا چ لە شەڕی 12 ڕۆژە چ لە شەڕی 40 ڕۆژە ئەمانە هەر کام مەقاسدی خۆیان و ئامانجی خۆیان پەیڕەو دەکەن. ئێرانە بۆ مانەوەی خۆی دەواقع ئاگری ئەو شەڕی خۆش کردووە. ئیسرائیلە کە هێرشی کرد و ئەمریکا کە هێرشیان کرد ئەوانیش استراتێژی خۆیان لەو شەڕە پەیڕەو دەکەن کە عیبارەتە لە هیژمونی خۆیان. ئەمریکا هێژمونی خۆی ئەوێت، ئەمریکا لە ئاکامی ئەو شەڕا ئەوێت جمهوری ڕژیمێکی دەستەمۆ بێتە سەرکار، ڕژیمێکە ببێ بە هاوکاری لە منتەقە کا بە جێگەی ئەوەی کە دەستێوەردان لە منتەقا بکا بەجێەوە، یعنی لەواقع تەریب و هاو ئاهەنگ بێ لەگەڵ نەزمی سەرمایەداری جیهانی بەسەرکردگی ئەمریکا. ئەوە هەدەفی ئەمریکاس لەو شەڕە. ئیسرائیل ئەلبەتە مقداری تەفاوەتەوە ئەویش هەدەفی هەم هێژمونی منتەقەیی و هەم لەمان حاڵە جمهوری ئیسلامی بە دژمنێکی سەرەکی خۆی دەزانێ و ڕەنگە ئەولاوەتر بچێت لە بێسڵا ئەهدافی ئەمریکا کە عیبارەت بێ لەوە پێناخۆش نەبێ کە ڕژیم لێک بڵاو بێتەوە تووشی هەرسێنان بێت و یا هەتا تووش جۆرێ لە ڕوخان یا گۆڕانکاری بێت تەبعاً بە دڵی ئەو. ئەمانە هەمووی هیچ کامی نەئازادی کەوابێ بە پێ ئەو قسانەی کە ئازمکردن مانای ئەوەیە کە ئازادی و بەختەوەری کە چینی کرێکار بە درێژایی هەموو مێژووی خۆی و خەباتی خۆی بە شوێنیەوەیە ژیانێکی باشتر ژیانی ئینسانی حەق و خۆخی خۆی مافە سەرەتاییەکانی خۆی لە ئەنجامی ئەو شەڕە بەدی نابێ، بەڵکو بپێچەوانەوە ئەو شەڕە هەروەک ئەزمکردن لە پرسیاری ئەوەڵیشتانە ئەوە تەنانەت خەبات و مبارزەی چینی کرێکار کە بەردەوام لە کۆمەلگای ئێران وەکو حرەکەتێکی زیندوو بووە، وەکو بڕبڕە پشتی کۆمەلگای ئێران بۆ زیندومانەوە و زیندووبوون بووە لە ناو بزوتنەوە کۆمەڵایەتیەکانە ئەوەی خستە پراوێزەوە. ئەگەر بگەڕینەوە پێش شەڕەکە زانین چە هەر بە پانایی لە کۆمەلگای ئێرانە خەبات و مبارزێک چینی کرێکار وەلەو بە بەربەڵاوی و بە بەڵاوی لە ئێرانە بەڵام بوونی هەبوو نمونەی زۆرن و خەباتی کرێکارانی پیشەسازیە سەنعەتیەکان پتروشیمی فولاد لە تەورێز فولاد تراکتۆر سازی ئازت بکەم کامیۆنداران مامۆستایان پەرستاران خوێندکاران لە دانشگاکانە و ئێمە شاهدی ئەو هەموو بارزە بووین مامۆستایان لە سەراسەری ئێرانە معلمین و مامۆستایان کەوابێ ئەوانە هەموو خۆ دیارە ئەوانە کپ و لە خرایە حاشیەوە و خرایە پەراوێزەوە زۆر باشە کەوابێت ئەو بەبەستم ئەوەیە کە ئەگەر قسە بگەڕێمە سەر نەفسی پرسیارەکەیەوە گۆڕانکاریەک ئێمە وەکو با بڵێین حیزبی کۆمونیستی ئێران و کۆمەڵە پەیڕەوی دەکەین ڕەچاوی دەکەین کە نە لە ئەنجامی شەڕێکی دەرەکی هێرشی دەرەکی وڵاتانی دەرەکی بۆ مەبەستی خۆیان بەڵکو لە واقعا لەش ئەتوانم بڵێم لە ململانێ ویا ئەگەر ناوی بنێم شەڕ لە شەڕێک ناوی بنین شەڕێک کە لە کۆمەلگای ئێرانە بەردەوامی بووە بە تووری درێژایی حکوومەتی نەگریسی کۆماری ئیسلام ئەویش عبارەت بووە لە کرێکاران لە پێش هەموو بزوتنەوەکانی ترەوە لە پێش هەموو خەڵکی ئێران و بە عام
بە کوردستانیشەوە لە پێشیانەوە چینی کرێکار خەباتی کردو بۆ ئەستاندنی مافە سەرەتایەکانی خۆی. ئەمە تەنها بەو ڕێگایەیە بە بڕوای من تەنها لەو ڕێگایەوە ئەو گۆڕانکاریە کە ئێمە ڕەچاوی دەکەین و ئێمە خەباتی بۆ دەکەین ئەو گۆڕانکاریە بە دەستی تەوانا و بە دەستی توانای خودی چینی کرێکار دەتوانێت مسۆگەر بێ کە بە قەوڵ ئەیژێ لە عینی مەسافی چینایەتی خۆیانە لە عینی مبارزە و خەبات بۆ ئەستاندنی مافە سەرەتایەکانیانەوە بەرەبەرە و هەنگاو بە هەنگاو دەچنە پێش و ئەمە لە واقعە جۆرێک لە ئەوەڵەن ڕێکخستنی خۆیان دروست دەکەن، جۆرێک لە ڕێبەرانی خۆیان دەنێرنە پێشەوە و جۆرێک لە بەدیلی کۆمەڵایەتی بۆ داهاتووی ئەو حکوومەتێکە ئێوە ئێشارەتان پێ دروست دەبێت. زۆر باشە. هەوڕێدی لە دوای هەر شەڕ و ئالۆزیەک بەتایبەت لەو چەشنە کە شەڕواڵۆزێکی گەورە و ناوچەیە بە پشتبەستن بە مێشوو گۆڕانکاری ڕوەدات. گۆڕانکاری ئەم جارە لەسەر کۆمەلگامەوێ قسە بکەین کە باسمان لە ڕژیم کرد، بەڵام چ گۆڕانکاریە گەر یەکێک لە گۆڕانکاریانە باسکەین لە ناو کۆمەلگا. ئایا ئەم گۆڕانە لە دوای شەڕ و قەیرانەکان ئەتوانێت بۆ بەهێزبوونی چینی کرێکار مەسەلەن ڕێگا خۆش بکات یان بە پێشاوانەوە ئەکرێ مەسەلەن ئەو مەترسیە لە ئارایە بێت کە مەسەلەن چینی کرێکار جارێکی تر پەرتەوازە و لێک دوورخاتەوە. تۆ ئەم گۆڕانکاری لە دوای ئەو شەڕە چۆنە بینیت؟ بێگومان ئەو شەڕە هەروەک ئەژم کردن هەر لە پرسیارەکان پێشوشە ئەو شەڕە کاریگەری منفی بووە لەسەر ڕێخستن خەباتی چینی کرێکار وەکو بە تایبەت وە کولی کۆمەلگای ئێران. ئەو واقعیەتێکە دەجا ئەگەر وا بێت ئەوە معنای ئەوەیە لە جوابی ئەو پرسیارەی ئێوە من ئەتوانم بڵێم بەڵێ هەم دەتوانێت هیوا بێ هەم دەتوانێت مەترسی بێ. بۆچی؟ لە پێشدا ڕاستەکەی ئەگەر ئەوەمان قبول بێت کە ئەو شەڕەی کە ڕووی داوە و ئەو هێرشانە کە لەسەر هێرشی شەڕی 12 ڕۆژە شەڕی 40 ڕۆژێک کە بە دژی جمهوری ئیسلامی و هەموو دووکەڵەکەی هەموو باجەکەی کۆمەلگای ئێران بە گشتی و بە تایبەت چینی کرێکار دەیدات. ئەگەر وا بێ مانای ئەوەیە لە واقعە دەستی چینی کرێکار بۆ بردنە پێشی خەباتەکەی کە بەردەوام بوونی بووە لە ڕابردووە دەستی قورستری دەکات وەکە ئێوەش لە هەر پێشەکی قسەکانتانە ئیشارەتان پێکرد. یعنی کە هەلومەرجی ژیان سەختترەوە بوو بۆ چینی کرێکار هەلومەرجی خەباتەکەشی سەختتر دەبێتەوە. ئەمە پەیوەندیکی ڕاستەوخۆی هەیە بەیەکەوە و ئێمە ئەی بینین ئێستا کەوا بێت بەڵێ هەم مەترسی پەرتەوازە بوون هەیە لەناو بەشەکانی چینی کرێکارە. بۆ نمونە با من مەسەلەن لێرە ئەگەر مثالێ بێرمەوە ئێمە باسی کوردستان بکەین یەکێ لە خەتەرەکان ئەوەیە کە هەمیشە و دایم ئەبێت کرێکارانی وشیار لە کوردستانە ڕێبەرانی وشیاری کرێکاری و بژنەوە کۆمەڵایەتیەکان لە کوردستانە ئاگایان لەوە بێ نەهێڵن خەباتی چینی کرێکار خەباتی کۆمەلگای کوردستان ئێستا بۆ مافە سەرەتاییەکانی خەڵکی کوردستان چ بگەی بەوە کە خەباتی خودی کرێکاران لە کوردستانە نابێت دوور بکەوێتەوە جیا بێتەوە لە خەباتی سەراسەری گشتی لە سەراسەری ئێران. ئەوە مەسەلەن شتێکە کە خودی ئەو شەڕە یا جۆرێک ئەگەر
بە ئاراستەیەکی جۆرێک لەوە بچێتە پێشکە ئەو گۆڕانکاریەکە ئەوەی شارێ پێ دەکەن حکوومەتدا بە ئەو گۆڕانکاریەکە ئێمە باسی دەکەین لە ئەنجامی هاتنە پێشەوەی خەباتی ڕۆژانەی خەڵکی کرێکار و زەحمەتکێش و چینی کرێکارە نێتە ئاراوە بەڵکو بە جۆرێک لە جۆرەکان لە ئەنجامی شەڕ و فشاری دەرەکیە بێتە ئەنجام ئەوە ئەتوانێت بە پەرتەوازەبوونی چینی کرێکار زیاتر بێ هیچ ئەنجامێکی باشی بۆ چینی کرێکار بۆ یەکگرتنی چینی کرێکار توانێت ئەنجامێکی وای تێدا نەبێ بکەوا بێ بە نەزەری من لە جوابی ئەو پرسیارە من دیسان تکرارێکەکەمەوە بەڵێ هەم مەترسی دێ هەیە هەم ئومید ئەمما ئەگەر لە باسی ئەوەی بکەین کە ئەی چۆن من پێم وا بێت چینی کرێکاری ئێران زۆر وشیارن لەو وارەوە ئێستا بە تەواوبوونی شەڕ بێگومان جۆرێک لە تاکتیک هەڵەبژێرن جۆرێک وا فعالیین دەکەن چونکە خواستە ئەسلیەکانیان لەجێ خۆیەتی هەر ئەمە ئەوە لە بەڕێست پرسم لە ئێستادا لە ڕووی استراتیژیەوە گرنگترین ئەرکی چینی کرێکار چییە کە بیگرێت و بەڕای ئێوە لەسەر چ بابەتانێک ورد ببنەوە کە ئەم جوڵانەوە و شۆڕشیان گرنگیەکی زیاتر و بەهێزتری هەبێت بێگومان هەر لە ئیدامەی هەر پرسیارەکە پێشوشە هەر لە ئیدامەی ئەم بۆ جوابدانەوە بە پرسیارە جەنابیشت من پێم وا بێ لە ڕاستیە هەر کە باسمان کرد ئەرکی گرنگترین ئەرکی چینی کرێکار ئێستا لەو مەرحەلا ئەوەیە کە کار بکات چونکە هەروەک ئەزانین دوای ئەم چ ئاکامێکی هەیە ئایا شەڕ و نەشەڕ و نەسۆڵح ئیدامەی دەبێت ئایا ئەگەری شەڕی تر هەبێت ئایا سڵح دەبێت تەوافق یەکڕێککەوتن دروست دەبێت لە بینی وڵاتانی ئیسرا ئەمریکا لەلایەکەوە و ئێراندا ئەمریکا و ئیسرائیل و ئێراندایە بە شێوەی گشتی لە بینی بە شێوەی سەرەکی لە بین ئەمریکا و ئێراندا هەر کام لەم ئەگەرانە بێتە پێشەوە لە ڕاستیە خەڵکی چینی کرێکار ئەبێ لە بیری یەکگرتنی خۆیان بێت لە بیری ئتحادی خۆیان بێت یعنی ئێمە بە درێژایی ڕابردوو شاهد بووین کە چینی کرێکار خەباتێکی بێپسانەوەی بووە لە کۆمەلگایرانە بۆ ئەستاندنی مافەکانی خۆی چونکە ئەوە ئەرسن بەبێ ئەوە ناژی چینی کرێکار ئەوە لە ڕاستیە خۆی یعنی لەگەڵ ژیانی چینی کرێکار خەباتەکەشی تێکەڵاوە کەوا بێ چینی کرێکار بەڵام چۆن دەتوانێت چینی کرێکار لە ئەنجامی دوای ئەو وەزعیەتەوە لە هەر ئەگەرێکا کە ئێستا باسمان کرد قەویتر بێتە دەر تەنیا بەو ڕێگە دەتوانێت کە وەکو ئێوەش ئیشارەتان پێکرد لە پرسیارەکەتانە گرنگترین ئەرکی ئەوەیە کار بکات بۆ ئەوەی کە لە داهاتووە کە دوای ئەم لە هەر مانگرتن مافی مانگرتن و مافی ڕێکخراوبوون مسۆگەر بکات بە هاتنە پێشەوەی خۆی لە جەریانی خەباتی ڕۆژمەڕەی بۆ ئەستاندنی مافە سنفی و سنفیەکانی خۆی کە ئەوە بەردەوامی هەر ئەبێت وە پسانەوەی نییە و بگرە ئەو وەزعیەتەیە کە شەڕ بەسەری چەبەقچینی کرێکارایە ناویەتی بگرە لە دوای ئەو وەزعیەتە کە ئێستا لە کۆمەلگای ئێرانە بەرەو ڕووی ئەچین دیسان دێتە ئاراوە دیسان چینی کرێکار ئەو خواستانەی کە پێش شەڕەکانیش هەر بوویەتی و هەر خەباتی بۆ کردووە بگرە قەویتریش دێتە مەیدانەوە زیاتریش مەترەح دەبێت هەموو ئەو شتانەی کە من لە قسەکانمە ئیشارەم پێکرد ئەو مافانە کە لێ زەوت کراوە ئەو بێحقوقیە ئەو بێمافیە کە ئێستا هەیە ئەو هەلومەرجە دژوار و سەختەی کە من ئیشارەم پێکرد و دانە باسم کرد خود ئەوانە بە قورسایی وەکو ئێوەش ئیشارەتان پێکرد قوڵتر و قورستر
هێشتا هەر مەترەحە و ئەبێ خەباتی بۆ بکات کەوا بێت بەڵام ئەرکی سەرەکیەکەی ئەوەیە چینی کرێکار ئەگەر هەر بەربەڵاو ئەو خەباتە بکە لە پێشدا کردویەتی لەم شار بۆ ئەو شار لەم کارگا بۆ ئەو کارگا لەم شوێنی پیشەسازی و لەم شوێنی سەنعەتی و پیشەسازیە بۆ ئەو شوێنەکە هەر بووە و بەردەوام بووە بەڵام یەکانگیر نەبووە ڕێکخراو نەبووە و گشتگیر نەبووە لە سەراسەری ئێرانە بوو ئەو کارە دەبێ کرێکاران ئەو مافە بتوانن بەدەست بێنن لە هەر ڕژیمێکا کە لەسەر کارە بە هەر قەوارەیەکە و کە دێتە سەرکار بە هەر گۆڕانێک کە لەسەرەوە دروست دەبێت بە قەڵی کوردی خۆمانێژێ باری چینی کرێکار هەر چلمەلە ینی ئەوە مەسەلێکی کورد ینی ئەوان هەر حکوومەتێک بێتە سەرکار خەباتی چینی کرێکار بۆ ئەستاندنی مافەکانی خۆی بەڵام گرنگترین مافی چینی کرێکار لێرا کە ئەتوانم بڵێم دەورێکی سەرەکی دەبینێ ئەوەیە کە چینی کرێکار خەبات بکە بۆ ئەوەی کە مافی مانگرتن بە هەموو بە کولیەتی خۆیەوە بەدەست بێنێ مافی مانگرتن لە هەر کات و ساتێکا کە گەرەکی بێت بێترس لە ئیخراج بێترس لە برسی بوون بێترس لە ئەوەی کە هەڕشە و گوڕ بکەوێتە ژێر هەڕشە و گڕشەی ئەمنیەتی ئەم مافە لە کۆمەلگای ئێرانە مافێکی زۆر گرنگە بۆ چینی کرێکار کە چینی کرێکار وەکو نانی شەو پێویستی بەوە هەیە کە مافی مانگرتن مشۆگەر بکا بەدەستی بێنێ و لە پاڵ ئەوە مافی ڕێکخراوبوون مافی تەشەکل و ڕێکخراوبوون ڕێکخراوی کرێکاری لە سەراسەری لە ئێرانە زۆر زۆر پێویستە بە بێوابەستگی بە دەوڵەت بە بێوابەستگی بە ئەو بەشانە کە لە ژێر کاریگەری دەوڵەتان وەکو سندیکا زەردەکان و وەکو خانەی کاریگەر و وەکو شۆرای ئیسلامی کار و ئەمانە یعنی چینی کرێکار پێویستە ڕێکخراو بێت ڕێکخراوی سربەخۆ بێت سربەخۆ لە دەوڵەت بێت سربەخۆ لە ناوەندە لەژێر کاریگەریەکانی دەوڵەتا بێت و بەم دوو لەواقع لەسەر ئەم دوو پێ بڕوات یەک مانگرتن مافی ئەوە مافی مانگرتن بە تەواوەتی دووەم مافی ڕێکخراو بوون ئەگەر ئەمانە کە پێویستیەکی حیاتیە بۆ بەرەو پێشچوونی چینی کرێکار بۆ ئەوەی یەکگرتوو بێ تا بتوانێ بە پێ ئەو پرسیارەیە کە ئێوە لە پرسیارەکەشتان هاتووە ئەگەر بڵێن دەیجا ئامانجی سەرەکیەکەی چییە؟ ئامانجی سەرەکی چینی کرێکار معلومە دابردنی هەموو ستەمێک و هەموو جۆرە ستەمێک و چاوسانەوەی کە لە کۆمەلگا دابینکردنی کۆمەلگایکی سوسیالیستیە بەڵام بۆ گەیشتن بەوە بەبێ ئەوانەیە کە من عەرزم کردن ناکرێ ئیمکانی نییە چینی کرێکار بەبێ مافی ئەوەی مافی مانگرتن بسەلمێنێ بە حکوومەت بەبێ ئەوەی کە مافی ڕێکخراوبوون بەبێ وابەستبوون بە دەوڵەت سربەخۆ لە دەوڵەت سربەخۆ لە هەموو ناوەندەکانی سەر بە حکوومەت ڕژیمی کۆماری ئیسلامی یا هەر ڕژیمێ بەبێ ئەوانە پێشڕەوی بەرەو یەکگرتنێکی سەراسەری و بەرەو ئەوەی کە لە بە عالیترین و باشترین شکلی ئیتحادی خۆیان کە حیزبی تەبەقاتی و چینایەتی خۆیە ناتوانێت لەوە بەرەو ئەوە هەنگاوە بڵێت. هەوڕێدی ئێمە لە فاصلەی دوو شەڕی هەستیار لە ناوچەکە شاهیدی جوڵانەوەی جەماوەری بووین بەر لە شەڕی 12 ڕۆژە و دوای شەڕی 12 ڕۆژەش و ئێساش کە بەردەوام شەڕێکی دیکە لە ئارادایە شاهیدی ئەوە بووین کە جوڵانەوەی کاریگەر و جوڵانەوەی گەورە ناڕەزایەتی گەورە لە ئارادا بوون لەلایەن جەماوەرەوە دوای ئەم شەڕیان دوای دامرکانەوەی ئەم شەڕیان دوای ئەوەی کە خەڵک ئیمکانی ئەوەی هەیە مەسەلەن ناڕزایەتی دەرببڕێ دەکرێت بە چ جۆرێک ئەم خەڵکە جارێکی تر
بێنەوە سەر شەقام. ئایا گۆڕانکاریەک لەوە ڕوەدا چونکە وەگەزانین بارودۆخی ڕژێمیش لە بارودۆخێکی لاواز و لە بارودۆخێکدایە کە لە تەواوی ئەو ساڵانەی کە حکمی کردووە نەگەشتەوە ئاستا. ئایا ئەکرێت جوڵانەوەی جەماوەریەکان لە چه حدێکا بێت کە ئەوانیش کاریگەری خۆیان بسەپێنن؟ جارێ ئەوە تان عەرزکەم بە بڕوای من لە دوای ئەم شەڕە شەڕ کۆتایی بێت یا هەرم حاڵەتەی شەڕ نەشەڕ و نەسۆڵ، بەڵام شەڕێکی تر وەک لە قسەکانی پێشەوە ئاژم کردن جمهوری ئیسلامی لە شەڕی دەرەکی ناترسی. هەروەک پێشتریش ئیشارەم پێ کرد ئاکامی ئەم شەڕە بۆ ئەوە بوو کە بەو هەدەفە بگەی کە بمێنێتەوە. لە شەڕی دەرەکی ناترسێ مەبەست لەوەیە کە پشتیوانی هەیە لە واقعانە من بەسم پشتیوانیەکەی ئەوەیە کە شەڕی دەرەکی وەک دیتمان خەباتی مبارزاتی چینی کرێکارە خاتە پەراوێزەوە. شەڕی دەرەکی فشاری دەرەکی یا ئەوانەیە کە ئێوەش لە پرسیارەکانتانە مەسەڵەن هیوایان بەوە بەست بێ کە مەسەڵەن لە ئەنجامی ئەو شەڕە ئازادی و بەختەوەری بۆ جێ کۆمەلگای ئێران بەگشتی یاخێر بۆ بەتایبەت بۆ چینی کرێکار بە بانفەکانی خۆی ئەگات بە ژیانێکی باشتر و ئەوە ئەگات ئەوە خەیاڵێکی خاوە و بە پێچەوانەوەی دیتمان و ئەیبینین باجی ئەو شەڕە باجی ئەوە بە گشتی کۆمەلگای ئێران و بە تایبەتی چینی کرێکار دەیدا کەوابێت ئەمەی کە شەڕ هینێک شتێک گوشایشێک هیچ لە خەبات و ژیانی چینی کرێکاریە فراهم نەکردووە بە عینە فشارێکی زیاتر تەڵەفاتی ئینسانی زیاتر و موسیبەتایەکی گەورەی کە شاید تا ماوەیەک هەر بەردەوام بێت و حتا بە وەستانی ئەم شەڕەکە لە ئێستادا جۆرێک لە نەشەڕ نەسڵح ئێستا هەیە ئەوە بەردەوامی هەیە ئەو وەزعیەتە بێکاری گرانی هەر ئێستا ئێمە ئاسەواری ئەو شەڕە هەزینەگەر و کێچووی ئەو شەڕەکە بێسڵا تەحمیل دەکرێت بە کیسەی سفرەی خاڵی کرێکاران دەبینینەوە کەوابێت ئەمە لە واقعە کرێکاران کە ئەروەک ئەرزم کردن کە خواستەکە بەخواستی سنفی سیاسی خۆیان نەگەیشتون هیچ گۆنە ڕێکخراوێکی سربەخۆ جەماوەری لە ئێرانە بوونی نییە ئازادی ڕێکخراوبوون بۆ کرێکاران بوونی نییە ئازادی فعالیەتی سیاسی بۆ کرێکاران بوونی نییە ئازادی تەشەکلی سربەخۆی کرێکاران و بەدەر لە تەسیری دەوڵەت بوونی نییە کە ئەوانە وەکو نانی شەو و حیاتین بۆ ئەوەی کە کرێکاران ڕەنج و زەحمەتێک و ڕەنجێک کە ئەیدەن بۆ ئەسانی مافەکانیان بە ئەنجامی خۆی بکە کەوابێت شکلی هەر ئێستاش دوای ئەم شەڕە بێگومان ئێمە لە داهاتووە شاهدی هاتنە مەیدانی دووبارەی کۆمەلگای ئێران بۆ ئەستاندنی هەموو مافەکانی و بەتایبەت چینی کرێکار بۆ ئەستاندنی مافەکانی خۆی دەبین ئەوە شتێکی حاشا هەڵنەگرە ئەوە شتێک نییە کە جێگای گومان بێت ئەوە تەردیدی ئەمما چۆن ئەوە تەنیا ڕێبەران و ڕێبەرانی وشیاری ئەو چینەیە لە ئێران لە سەرتاسەری ئێران کە بە تەجربە وەرگرتن لە هەموو ڕابردوو کە هەموو ئەو ڕابردووی کە خەباتیان کردووە هەمووی ئێستا چوەتە تۆشەبەرە و لە واقع چوەتە ذهنیەت و لە واقعی چینی کرێکات بۆیە لەوانە کەڵک وەردەگرن لە ئەنجامی ئەم شەڕە ماڵوێرانکەرا بۆ چینی کرێکار و کولی کۆمەلگایێران تەجربە وەردەگرن لەوەی کە کۆماری ئیسلامی ئێستا ئەگەر ئیشارەم کردبەوە کە لە ئەوەڵ قسەکانمەوە کە بە ئێستا لە دژمنی سەرەکی جمهوری ئیسلامی ئەوە ئیسرائیل و ئەمریکا نین
دژمنی جمهوری ئیسلامی خۆیشی ئەوە دەزانێت دژمنی سەرەکی جمهوری ئیسلامی عبارەتە لە کرێکاران و زەحمەتکێشان لە سەراسەری ئێران بە تایبەت ئێستا کە بەرەوە ئەوەی مانگی مێرەچین و باسمان باسی چینی کرێکارە چینی کرێکار بە تایبەتی ڕژیمی کۆماری ئیسلامی کە فعالیەتی هەڵسوورانێکی کرێکاری بۆم ئەستاندنی مافە سنفیەکانی خۆی لێ دەترسێ زیندانی دەکات ئەوەمان پێ دەڵێ کە جمهوری ئیسلامی دەزانێ خەتەری ئەسڵی بۆ ئەو نەمانی ئەگەر ئەو لەم شەڕا ئەوە بە سەرکەوتن دەزانێت بۆ ئەوەی کە ماوەتەوە لە ئەنجامی ئەو هێرشی هەوایی و 40 ڕۆژ شەڕ و 12 ڕۆژشەڕە بەڵام ئەزانێ لە ئەنجامی حرەکاتی کرێکاری و خەباتی چینی کرێکار بە تایبەت ئەگەر یەککردوو بێت سەراسەری بێ گشتگیر بێ وە هەنگاو بە هەنگاو جێپێ خۆیان محکەم بکەنەوە بێنە پێشەوە نەمانی ئەو ئیتر لێنە ئیتر مەسئلە ئەبێتە مانوونەمان بۆ کۆماری ئیسلامی ئیتر نەمانی زۆر دژوارتر دەبێت لەوەی لە شەڕێکی دەرەکیە کە دەتوانێت تەوەهم پەراکەنیش بکات دەتوانێت ناسیۆنالیزم بێنێتە پشت خۆی دەتوانێت فەزای سەرکوت بە بەهانەی شەڕەوە بۆ هەموو کۆمەلگا پەرە پێ بدات دەتوانێت هەموو هەڵسوورانێکی سیاسی مەدەنی سنفی بە بەهانەی شەڕەوە سەرکوت بکە دەتوانێت بە بەهانەی شەڕەوە خەباتی چینی کرێکار بکەوێتە پەراوێزەوە و بەهرەی لێ بگرێ و ئیستفادەی لێ بکە ئیتر ئەوانەی بۆ نییە لە وەختێکا کە کرێکاران هەنگاو بنە پێش بۆ ئەستاندنی مافەکانی خۆیان هەرتەنیا ئەوە نییە کە بە مافەکانیان هەنگاو بە هەنگاو ئەگەین بەڵکو لە هەمان حاڵە هەر هەنگاوێک اتحادێکی زیاتری بۆ چینی کرێکار بەشۆنەوەیە و هەر اتحادێکی زیاتر یەکێتی و یەکانگیربوونتری چینی کریکاری بەشۆنەوەیە کە بێگومان ئەوە لە داهاتووە بەرەوڕووی دەبین فقط ئەتوانم ئەوە بێژم حتممەە بۆ هەڵسوراوانی کرێکاری بۆ هەڵسوراوانی سیاسی لە کۆمەلگای ئێرانە ئەو ڕۆژانەی دوای شەڕ هەر ئێستاش لێبینین سەرکوتێکی بێ بە زەیانەی دەست پێ کردگە هەر تا لە دوای ئەم شەڕە تا ئێستا ژمارەیەک دەیان نەفەری ئیعدام کردووە بە بەهانەی یا بە جۆر بیانوهایەکی جۆراوجۆر لە ئەوانەی کە لە ناڕزایەتیەکانی دەیمانگی 1604 شرکەتیان بووە لە زیندان دەریانی هێناوە پێشتر پەروەندەکانیانی وەستاندە بوو ئێستا دەیان هێنێ توێ ئەدامیان دەکا بۆ دروستکردنی ترس و تۆقااندنە لە کۆمەلگایران دەترسێت لە پەرسەندنی ئەو خەباتە کە لێی نگەرانە و ئەوەی کە من ئاستانەکەم لە واقع ئەو خۆی ئامادە دەکات هەر لە ئێستاوە ئەیەوێت خۆی ئامادە بکات بۆ ئەو جۆرە حرەکاتانە کە لە کۆمەلگای ئێرانە ترسە سەرەکیەکەی لە واقع ترس لە ئینجا نەمانی خۆی لە واقع بە پەرسەندنی ئەو خەباتەوە هاتنە پێشەوەی ئەو خەباتە هەر وەک عەرزم کردی ئیتر لێنا ئەو مەسئلەی ناتوانێت بە ئیسڵا جۆرێک لە ئیدعای سەرکەوتن کا لە شەڕێکی دەرەکیە لەگەڵ وڵاتانی تر بڵێ هەرخۆ ئەگەر ماوەم ئەوە سەرکەوتنەوە بۆ خۆی بیقەبوڵێنێ بە کۆمەلگا کە ماوە یا بیقەبوڵێنێ بە نەیارانی خۆی لە دەوروبەر لە منتەقاکەەوە ماوە معنایەوەیە کە ئەوە جۆرێک لە سەرکەوتنە لەما سەرکەوتن بەدەست نایێ ئەوەی کە سەرکەوتن دروست دەکات لە شرایەتێکی وا و هەلومەرجێکی وا ئەوە خەباتی یەکگرتوانەی ئەتوانم بڵێم چینی کرێکار دەبێت. هاوڕێدی زۆر سپاس بۆ تەواوی ڕوونکردنەوەکانت بە تایبەتی لە کۆتایی قسەکان تا من جوابی ئەو پرسیاری خۆم زۆر بەوردی وەرگرت کە پرسییم بۆچی هەندێک لایەنیان هەندێک کەسایەتی و ئەوانە پشتیان بەستووە بە هێزی دەرەکی و بڕۆیان بە هێزی جەماوەردا بڕۆیان بە هێزی جەماوەر نەماوە بەڕێزت زۆر جوانی شارەت پێکرد کە ڕژێمی جمهوری ئیسلامی ئیسرائیل و ئەمریکا بە دوشمنی سەرەکی خۆی نازانێ ئەو زیاتر لە ناوخۆ و جەماوەر ترسی هەیە ینی هەر بۆ تاکیدکردنەوە لەو قسەش بەر لە شەڕی 12 ڕۆژە نەتەنیا هۆش
هەر بە هەمان شێوە قەرار بوو تەزاوراتی ملوێنی بەرامبەر بکرێ و کە ئەو کەسە لە دەسەڵاتە نەوێنە بەڵام ئەو شەڕی بەرپا کرد و تاوەکو ئێستا ئەویش لە هەژمن و دەسەڵاتەکانی خۆیان ماوەتەوە شەڕەکانیش بەردەوام ئیدامەی هەیە کە بە جۆرە دەتوانینەوە بڵێن کە ئەم دەسەڵاتە دیکتاتۆرانە بۆ مانەوەی خۆیان شەڕەکانەکەنە شەڕێکی سوودبەخش بۆ خۆیان. سپاس بۆ تەواوی ڕوونکردنەوەکانت هاوڕێدی ئەگەر قسێک نەما بێ کۆتاییانی بە بەرنامەکەمان. سپاس بۆ ئێوەش و سپاس بۆ ئەوە دەرفەتە جارێکی ترجێکی ترم نییە. زۆر سپاس هاوڕێدی ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵە زۆر سپاس بۆ بەشداربوون لەم بەرنامە تایبەتە. سپاس بۆ ئێوە سپاس. بەڵێ بینەران و گەگرانی خۆشەویست بەرنامێکی تایبەتیشمان پێشکەشکردن بە بۆنەی هاتنە پێشەوەی ساڵڕۆژی هاتنە پێشی ڕۆژی کرێکاران هیوادارم بەرنامێکی باشمان پێشکەش کردبێ بە ئێوەی خۆشەویست سپاس کە تاوکو کۆتاییان بەرنامەی لەگەڵمانابوون تا بەرنامێکی تر هەر شاد بن. Thank you.